زەریفی دەگا و داریانی سڵامما چەنی هاژۆ ڕۆخانەکە سیروانی بیبەیە و پێشکەش و شمە ئازیزە ئارۆ ئەمەن مێپێ دەگا داریانی تقریبا 25 کیلومتری پاوێن دەگا داریانی یۆچا دەگەیانەکە قوتبێ گەردشگەری هۆراماناتیە دەگا داریانی پەڕا جەهانی و ئاوێ فرێ و فراوانێکە بێم بەرەکەت پێی دەگەی پسۆ سەرچەمە و هانە و ماڕۆی دەگا داریانی یاگەوەن کە بەڕاستی جوانەکەش خەریکی هەرمانینێ ئی سەرچەمێ و ئی هانێ بێن مەزرعە و ماساوا پسەوی شاماچا مەزرعە و ماساوانێگەوە جوانی خەریکەنێ هەرمانە مەکەران چی دەگەنە سەن ئایا دەستیش واقعان بەنامین کار و چنگڵای مەکەران چێگەنە وە کارانێ کارگۆ موسیقیشان کارگۆ ساز و موسیقیشان کە چی دەگەنە وەشکریۆ وە چێوانێ فرەتەر کە ئارۆ ئەگەر چەنی مابێدێ و شەکەتێ نەوێدە دەسمانەوە ئێمە مێمانێ شما و شمە مێمانێ دەگا داریانێن دێ فەرماودێ چەنی ماپێ دەگا داریانێ بەڵام چێ واچوو وا زوزومە و ئی ڕووسەریۆمنە هەرمەگە دەسم قاڵشەوە بۆ قەمەکە بعد دەسم قاڵ ڕووسەریەکەشمەوە بۆ بەڵام هەر چەنی مابێدێ فەرماودێ پێ دەگا داریانی عزیزە نێمێ خزمەت و ئاغای ڕەشیدیێنە نێمێ یاگی وە فرەفرەوەشەنە بەڕاستی یاگی تا سۆزە شاخ و داخی وەفرە و دەروەندی وەفرەوەش ئاغای ڕەشیدی چێگەنە خەریک و کار و هەنگێن و زەمبورداری خەریک و زەمبورداریەن بەڵام یاگەکەش ئەڵنەوەشەنە ڕاستی ماچی تیکێوە جەبەهەشتی با وەڵیانە بلمێ سەر و هەنگەکان و باستەر و هەنگ و هەنگوینی کەرمێ ئاغای ڕەشیدیگیان باس و ئێگەما پێکەرە تعرض کرد اینە دەرێبن ئی دەرە ئیسە و فعلەن وشکا فقه واراني فروار وهارن وقت نركزمي يعني يوم تابين زين أنا فرن فقه يسويش واراني فروار يقرأ كسمي كشوا معناه إجا قديم قاولا إنه إما بين دارياني بيني واللي فعلا إسا فارش نكان واللي إياه فرتين أجينمي قديم إنه بين بالي فرتين إسا عايش أقومي شنو تر إي عاوي وإي ورواوة نفرتين بالي واراني فروارا أغط بغدن تورجي وهنا يقرأ كسر جمهورية عاي فيلم ما في قرأ يتلمي أحفظني فيلم دارش كرا هنگا كلاوي نبرو شاي نا دورا دورا زعاي دورا يا عارف روشة هاني بتر ما أنا ما أسمع سبياوي أقدر أولانني أقدر أولانني ما أسمع سبياوي وقت تأخذ بعرف أنا وقت خذ أوت صافة الأمين فيلم داري كرده أوي شرمي جوان خاصة أجو موريا أنا أعلن أوي كيس ما شاء الله فروش فريني أوي أو وارانين إيشمي إداري بابل من سرو هنگا كابم أجر ساعتم بو من ما صار كزين أنا ما كنت تغذى شاكر زيني ما هو مثلا سردابي هنو يا بنك ما صالة شنو هنگوين شاهن هنگي والله بس صارني في راه حج ما نبي نجاو دودان هنگي صفر بيني ولا الرحم مخايا صار بما خلاص خلاص شكر دباب لي أجا رشيدي بس صارني أغا رشيدي مني نكرا نجزا ني بل إما بقاتلي بالمشاشاو ما شو مشاو دو ساعة ران باري يا رسول الله براشا من يعني مش أياك تشاقة تقزية آل هنجيني آل جان كويستاني هنجيني شرمان إيه هنجي أغا رشيدية ماوي وتهر بروشا بيشاهوي جا هنجي وجسورة هرالو سورة هرالو شنور هن برجانة هن سياولو هن کاسمه هن انواع و گیاه کشی من هن اتخوی ما چا گیاه استفاده کرد هیچ طوری نم منطقه فقط گیاه برجانه و گلینی فقط گلینی گرموچی نم منطقه فقط جگولی استفاده کرد براسي إيه هنگوینه درمان و حچی دردی وقت بعرف فرما وقت سلو آهنگ یهورمی ما شيء خدای نحمت تجزه هر سال جبو شرمي جوان خا أبدا شاني بينو ولا إما بيرارك سالز نية ولا بار إصال رحمه خواه ولا هنقول ما بي. خلاص خلاص شكون مشتري تاعكم ما يعطي هنقولنا. والله من فلاتر كل ما شانم يعني. مشتري أنا هني مشتري خصوصي ما هني داري أنا كم ورش مثل زمودار نشيجي.
كرك الزمودارة ولا ما باونا هني ما كرماشان هني ما روانسر هني ما مشتري ما هني وش عم يعني شوكا على ترقريا جينا مشتري صالح ما هني بالي دابا فرم زحمنا بهالمعنى كل كلا غير رشيدي جان فرما شكيش بانكاش بار كردن جا دارو ميوه دنیاش پشگان پیوره ایسا خانم ما چونه چشل کردن ما شو ده تقيني جامعة أنا في بجنانم بله جمش بکرو جامعة وين جامعة كروني هذا زحمة كيشو کاک سیل چه وقت و ساله و نه درختا هرس کرده و اپیسی میوه ميوي بيزر زمسان جمانو يا بانزر وي تري بوهاري نزيكا بو اگه درنگتر برمج آوی جوره بو قدرت شما منو جا فصلو برگیرتين و قلا بردهيني حالی ماش دیا هنگوری هنگوري حالي تري هر ياري بزواني ممورو بله وقت دیاره ما شاء الله حالی عالم گیرو ای يرو بله شنو حالی و نه بولا جماعت مي اسكرية ما هني ایسا یو پاگر رال بو دز بارو هوشه و حالی کنو چشه وثن ما نوشو جانيش بو بله باور فرما که صاحب جان یا تا صاحب مال بو والله راس ماشي ما شاء الله خلقو دقو دارياني براسي خاود من ديني من نوازش انا جل حزو اینه که میمانی غریب وارد و دقا که ما بو اری والله والله ديارن چون براسي ساڵە گەشتیاری فرەسەردان و دەگا داریانی کرايسە پێ پەروەرژماهیەکە بێن پە تەبیعەتەوەشەکە بێن ئەسا کول و دەگا داریانی بەڕاستی جاذبە گەردشگەری فرێشەنێ وە خەڵکێەوە فرە مهمانپەزیر و فرە ئال و فرە ڕێکوپێک باخۆی تا کاکەسەیە بله بجوز حاڵێ و هەنگووری و ترێوەواتەنیە درەختی باخەکەڵ چێشی نارا و هەنجیر و هەمرۆ و ئەرزە کەرونێ دەتێت تەڕەواری سەخیاری و تەماتێ و کاڵێکی ئینشا کەرمی چند ساڵن زەماون تاکردێنێ والله متولي جسالو پنجاحوتي بله پا بەپاتۆ دادڵبەرە خانمۆ کاکەسەیەنێ هەرمانەش کردینێ مەری وڵاتێت من ماڵی وەم بوون و ئادن واقعان چونە زەحمە کەشە بینێ چەنی ئەگە کریو باسە کۆتاکەی مەسەن زەماون داریانە چەنیێنە ئۆسا چنیە بینێ ئەسەن هەریوڵ چەند وێ داوە دادە دڵبەرێ چکۆ دیڵ زەماون و ئاوەختەیە ئەرزە کەرونە کیانێنێ ما پێی هێزما پێیانۆ قۆم و قیلە و ئینی وێوێ تا دەبارێت تا سنزە بارێ چواردە بارێ ئارێن مێ وزێن مێرە و بەڵە ئینێ کناچی فلانە کەسی دریانەشو کی من نەزانانم ئی کناچی دریانەشو وەختێ بارێکی گنێنی واشی ئی بارێ پەیچیشی گنا یو پرسیار کەری واچینە پێیانەیەبانی پێیانەیەبانی کی بزانە ئی کناچی دریانەشو دەتێت دماوانە زەما دەوری یەرە چوار مانگێوە دەستگیرانداری وەرش و شونۆ چواری یەرە مانگەی چرە ئەرزڵکەر و نەکی زمان و ئاوەختەیە عرضکەر و وارێنێشۆ چێش ئەساوەڵ جا پێدا دڵبەری والله چشم ئەسا بۆ واشوی لیباسی وەکەی ئین و دەسوور و وەختی بیە بۆ ئەسانم پێش و مقداریە تەڵام پێ ئەسانە و سلامەتی جەنابی زەمانش بەفرە دوور نەبیێن مەسەڵەن نەبیان بەڵە وەلی ئیسە متەسەفانێ هەر ئاڕوە دەستش گەرا ساابێ دەست کەرانە کلیکی گولالیشە گێڵانی تەمام وڵاتی وڵاتی وشکنانێ چیدا ئەمە چیدا دڵبەرێ نەگەڵان ئەرێ نەگەڵێنی تو ئیسە گیرشدان بە جوارە ماچە دەستگەیاتە سێکتین هاتە شامنێنێ ئۆسایەمەک چیوە بیا لوێن پێی ڕیواوا و پێی شاهۆی ئینیشا و یەواشە وەرزەکەرونە چینی جەماعەتی ئەنمێوە هەرچی لوێندێ گێڵە چانەیە وەشتەر نییە بلی پێ ڕیواوە چین دەستگیرانێت و بلی پێ پیلۆپۆلارە وەش بێن بەڵام جەمعی لوێنێ بەڵێ من جەمعەن بیانی جەبرایوە جەمامۆیە جەمەتیەوە جەلالوە ئینشاگت دەستە جەمعی بین قسم بۆ یەک ڕیواوە پێ نەکنیێنێ کنیانە چی نەکنیانە خا بە کۆڵ ئارێنێ وەری سەبەرین متەک و وێمانێ یاخڵای هەمیشە وەشتا بۆ چەیندا دڵبەرە ئێتر زمانەکە وەختێ واڕیا بە ساز و زمانەکە بەهین ارتباتەکە جوواڕی ئامانێ بەڵێ پا بە پای مامێن هەم جوانی وەشتا بۆ هەم شمەش وەشتا بۆ
کاک سێڵگیان بۆخشی واڵە گۆرەکە مشکڵێمانە خبراکەم مەمنون سپاسڵ کە و دەبا ئیجازە بینەرەوە شەویستەکە کاک فێسەڵ چون وش تەبعە شاعرانێشەنێ هەستێەوە ناسکشن ئاردرمش پەیاگەوێ بەنامی سەرچەمەیە کە وەڵتەرواتم سەرچەمەوە ئاوێەوە فرە ڕۆشنۆ زەریفە و درەختی وی قەڵیمی چنارە پاسەنە سوورە چنار چش منە ماچانی سوورە چنارژ ماچا وەرگەڕنیش ماچانی ئێمە هەردووش ماچمی نه بە فکر و من ئینە دوێ سەفەرەتەر بڕیان شاپەی مزگی بڕیان شاپەیدار و بردە هەجیجی ئینە هەمتە شودش کردینەوێ هیچ چنارەکە ئینا پشتۆ سەرۆ ئێمە دوێ جارێ بڕیان دەحفە پەپردەکەی هەجیجی و دەحفەتەر پەمزگی و ئیسەش ماشەڵڵا هەر پاسە سەرپان و ئێمە چیری و سێوەری شایانیشتین مێرە ئینێمە خزمەت و کاک فێسەڵ یانە شروع کردمێ بە باسەر و شعرەکان و کاک فێسەڵی حەز کردمێ بزانمێ جەکەیەوە ئەحساسڵ کرد کە هەست و شاعری هەن کاک فێسەڵ وەڵا جەزاوڵەیە من وەختی باشوونە بشکینەوە سەنارێ چون بنەماڵۆی ئمە بنەماڵەوە فەرهەنگیا تاتەم مامۆستا مەجیدبەگی ئەدەبیا ساحی و دیوان و ئەدەمی و شاعر بێ تاو واش و دایەوە من بە شعرە و تاتێم و پاش شعراکی تاتەم وانشەوە وەخت وشێنێ دیوانش بێنێ بەیازی دەستنوویسش بێنێ ئاوەختە کتێب کەمتەر بێ چاپی ئینیشای وانەوەتر من مەدرسەی ئفتدایی دەستم کێشا حقیقتش دەستم دوانێنری دنیا و شعرێ درێ زەبان و سەروازیان دوانێنری دنیا و شعرێ بە شعرێ دەهەجاوی و دەبەرگەیە تا زەمانی ساڵ و هەشتا و پەنجی ئەتر دوانانە دێ وەزن و عروزی درێ غەزەڵی ماشوونە ئیسە سەر خەریکە ناو کتێوەشمە هەن بەنامێ هەنار و تاسەی کە ئینە کتێوەکەن چاپم کردن و تاول و کتێبخانە و هۆرابانی بدەن یاخوا نمونە فرێ بە تەبریکی ژماچ و پیرۆزبایی مەکەر و بە تازەیی کتێوە کەشکاک فێسەڵ چاپ بیەن کتێوە فرەفرەوەش پڕمەعنا کاک فێسەڵ ئی تەبیعەتەوەشە ئی ئاوێ ئی کەڵەکەوەشێ ئی درەختێ ئی شاخ و داخە چ تەسیری وەش لێ شعرەکان و جنابیتە نەبیێنێ وەڵام تاونەواش و 90% تەسیرش بێن چون شاعرە بە فەڕەنسەوی هەر ماچۆ هەر کەس کەراخ و دەریایەنە بۆ شعرەکەش بتەنێ شەپۆلۆ دەریای هەر کەس دلێ کۆساریانە بۆ شعرەکەش بتەنێ کۆساری بەرزترێنێ منیش قەتعەن دەتەبیعەت و ئی سروشت و داریانێ پێش شێران بەرەم بێتن دیسان بلمە سەر و باسەتەری کوچە شعرێ دوورێ گرمێوە وەچی هوتەسمی و داریانی چێشە چی جەقەلیمە پی دەگاوەشێ ماچا داریان ماچا وەخت و وشەنە ئیگە شاری وەربێن نامەی دەگای دوێ برابیێنێ دوێ برابیێنی یۆشابین و ڕای و داریانە شاگەنە مدران شڕیان شۆ ئەوی ئاوی شادارانەواتەنش داریان ئاوەختە داریان ئاوی شرە بینێ ئێواتەنش داریان ئەتر چاڕۆدە ینی ئێنە پێدوایوەشا نامیش بێن داریانەتر لە شاری وەری وەڕێن داریان فرەتانە بۆ کە ئەڵ ئاویش فرێ بێنێتر سێر بێن باخ و ماخەکەش هەمیشە هەمیشە ینی ئاویش قەوە بێنە هامێنەکە ئاویش هەرفرەفرە بێنە شای باش و ئی چەمین بە فکر منە وەخت وشەنە چوارێ نەبیێن کەمشکردن ئەتا هەلات چێشا مۆخیەت و زمینی چیش پێسەپنە ئامانە ئاوی کەمشکرد ئەوڵە فرەفرە بێ یاوی بەسڵا دووەچەمە کە هەنێ داریانەنە وەخت و وشک ساڵیەکە کەم شاکرد ئاڵێکی یا وڵا پاسوورەتەکی یاگانی بەتەر کەم شاکرد کەم شانەکەدنیگە هەر بێت داریان نەکتەنیا دوێشەمێ ئینە دوێشەمە فرەتەر ئیسفاش دوێشەمەوەتر هینا وارم و کێمەوە پرس ماسا داریای ئایش هەر فرەفرن ئایشەن داریان هانش هەر فرەفرینێ حتارە وار هانێنێ وەلی هانێ کەمتەر نەک پسەینیشا ئی دوێرچەمە مەشهوری مەشهورینی پۆچی فرێنە ینی ئاوەکەشا وەلی شای باش و هەوار و داریانی هانەکەەوە هەوارە بیاوێ نزیکە و 15 دانێ هەواریش ئاوی ژنای سراوی شایناچینە هەر فەفرێچێنێ واقعان زەریفن بەمە سەر و کتێبەکە کاک فێسەڵ شاعرێوە تەمام و ئەمر و وێژ منیۆرە تا بتاوە کتێوە بە ڕێکوپێکی
چاپکەرۆ حەزکەرو بزان و خەڵکی وەراماناتی چی کتێبەیە استقبال شاکرد ئایا تاواڵ ڕوونەماییەوە گیری پێی کتێوەیە سەر و کتێوەکە کچێ باسما پێکەرینێ وەڵام بەداخەوە بەخاترە و پرۆتۆکۆل و بێداشتی و کۆرونا ئێمە نەتاوان ڕوونمایش نەگرمی کتێوەکەچم پاسپورەتە بەیاد و شایەت مردمیش نش پیشواز نەکرد متاسفانە دنیای مەجازی ئارۆ نمازۆ کتێوە بەرەگەر و دنیای مەجازی نادی دنیای مەجازیە نەکتێوش با ئینکی چێوێ دلی کتێوێنێ تۆ تاوینە یاژگیری دنیای مەجازیە نەمەتاوینێ پاسپورەتە چنە شاین نەکردن استقبال شان نەکردن گرەیەشم نییە من کتێوم پێی نەبووە نەسەن کێ تجارەتش تەڕۆ کرد و حالا هەر کەسی ئسفاش نەکرد خازت کەسی ئسفاش نەکرد کتێوی یان نەبەگەن و هەر باشاگە نەبوو بەڵێ وەڵا پاسینەنە ماشەڵا کتێوەن پەڕەنجە شعری وەشێ پەڕەنجە ئەحساسی ناب واقعان کتێوێن سەرشارەنجە قسەی ئەگە بینەرەکەمان مێمان کەری چی یاگە وەشێنە بە شعریوە وەشەوڵ دەزوەش بێڵ پەنەماچی و کاک فەیسەڵگەن سەراوسەر سەرزەمین گرد و مکاونش پەی من و تۆ بۆ تەلارە و ئاسمانی گرد ژواونش پەی من و تۆ بۆ ئەوین و سەرچەمە و پاکی کەوسەر و ئەنتەهور زەمزەم جووە و ئەشقی سەرەوواوری ڕەباونش پەی من و تۆ بۆ شەماڵ و لا نسارا بەی بووە و سەربەرزەکە بارۆ سەحەر بڵبڵ سەنا و مەدح و بەیاونش پەی من و تۆ بۆ زەماوەندە و وەشی و سەیران مەزە و بەزم و سەما و جارا وەهار و گوڵ شەراب و جام زەماونش پەی من و تۆ بۆ شمال و مەشهەد و ورمێ مەهاباد و سنە و تاران جنوب و بەندەر و لێوار ئەماونش پەی من و تۆ بۆ کەلێکەی کاوسی پویا مەدائین بایە قوژوانۆ تەهمەتەن بەی بەجارێتەر تەواونش پەی من و تۆ بۆ سەیاڵ و ڕۆزگاری مەی ڕیا و تەزویر مە و حاڵی برا مارەژ نمەی دنیا و نەماونش پەی من و تۆ بۆ حەق و ڕاستی حەق و وێ تا چنەش دووری نەگیرینە شەرەف فەرزا نەپارێزی و زیاونش پەی من و تۆ بۆ عزیزە چی بەشدە بەرنمەیە ئینەمێ خزمەت و کاک بێزادی کاک بێزادی و چا جوانە هونەرمەندە و دەگۆداریانیێنە حەزکەرمی فرەتەر ویش قسێکەرەوە کاک بێزاد کاک بێزاد بنەماڵەتانە فقط تۆ دەنگڵ وەش بێن یاینەکە وەڵتەر تاتەڵ یا باواڵ یا کەسانێت تر دەنگ شاوەش بێن وڵا من هەرجێ خانەوادە وێمانێ زارن تاتەم گورانی ماچۆ فرێ کەم تاکووتیە پا حاڵەتە گۆرانی ماچۆ وەلە خوا هەر ئێدامەوە چێوەکەش نا من وێم علاقەم هەن پنەش و ئێدامەمدان تر تایگە یاوێن مێ و گورانیش ماچوو هەر کلاس و یەکیۆ بێنە حتا ئیسە من گورانی ماچوونە و تر چن خانندانیش گورانی ماتین قۆڵی واتین گۆرانی بەڵێ گورانی ماتێنی عکسی چ من حتاش نیشە حتا چ مامسا شاو حسێنی چنایی هەم گورانی ماتێنی و هەم عکسی چم هەنچنیش ئاوەختە ئتر هەر جە کەلاس و یەکیەوە ئاوردنم حتا ئیسە ئێدامەمدان ینی ختم نەک حتا بە ئۆرگەش گورانی ماتێنێ ڕەفیقی چ من هەر ئۆرگەم پێدەوە نە گورانی واچوو وە واتێنێ چم هەرلان جە سەرچەمۆ داریان یێنێ من ساڵۆ تقریبەن 96 بێپا دۆرەنێ بە ئۆرگە من هەر گورانی ماتێنێ و ئێدامەداریش بێن و علاقەچ من ئەپی کاروچیویمێ دەرزموانینە ئەروەڵا دەرزمان و دەبیرستان نا ئینەنا ئین و هونەرستان و فەنی حرفەی میرزا عەبدولقادرە پاوێنێ هەر بێوێبی دەیسە بەزمێوە فرەوەش پێشکەش و بینێرەکەماکەرێ من میکرۆفۆنەکەڵ نۆپنێ و تۆوڵ تەنیا داریانی زەریوی ناپەشتەوە سەرێتنەوە دەنگ و ڕۆخانە و سیروانی مێ و گورانی و فرەوەشە پێشکەش و بینێرەکەماکەرێ ئیسێکی تاقێڵ نەشمین گیان وەی دووری تۆ دارۆ وەک بڕقی غێزێ و باوانمی دەی بەجێ سێشوارۆ
ئیسێ پامیڕیان باوانمێ دێچاکیویێ سەوۆنا گوڵکی وێ هاری نەشمین گیان دەی باگرێت بیوۆزەوۆنا ئازیز دەی باگرێت بیوۆزەوۆنا منێ دوور و تۆ دوۆر نەشمین گیان دەیەر لێک لایە پشتیم بێدێگای باوانوێ دەی حیژدی یارگایە ئازیز حیژدێگار نایە و تەماشۆکێدووە باوانمێ دەچاکویویێ سەوۆنا با من بێزان و ئازیزمێ دەی دەخۆدیێ ئەوۆرە ئازیز وەی دەدەدیێ ئەوۆرە وەشەویستە بەڕاستی یۆجە زەریفتەرین و جیاوازترین کارە دەستەکان و مەحاڵات و هۆراماناتی کار و سەوەتێن کە بە ئەرخەوان وەش بوو ئی کارە زەریفکاریە خاستێ وێشەرێ زرافەت و خاست و وێشن کە هیچ کۆگۆدنیانە نمونەژ نیەن و ئا کەسێک کە خەریکێ ئی هەرمانێ بەڕاستی هونەرمەندێ بە تەمام معنێنێ ئەروی نێمێ خزمەت و کاگوها بێنە کە تقریبان 51 ساڵن خەریک و ئی هەرمانێنە هەستکەمێ وێش فرتەر سەر و هەرمانەکەیرەوە ئی کارە هونەرمەندانە پێمە تۆزێح بۆ کاگوها بیان بێ قەزابی خاستەریش تەشی باز سەر و چەمەکەم یاخوا خێر بێدەی بەنامی خۆی گۆرەی من وها بن نامیم وها بە داریانیەنە 51 ساڵە کای دەسیم هەن و کنار و دەست و تاتێ منە ئی کارمە یاگێتن بڵێ و پینانی پی توڵای چێ نانما بەراوردە نان و کڵفەتی یاخوا وەشی بدێ خێ بە سەر و چەمەکەم ئینە سنعەتێوە قەدیمی ئێمە داریان 130 و بە ویرەوەری من کە چەوم پنەکۆتەوە 136 نەفەرێ ئەچی سەبەت بافێ سەبەت و چێ و شاوەشکەدەن بەدەست بەرن شارێک کەفری حتا نانەشانێ جیایە ئینۆ نانکردێنێ قوڵی نەیچ کەیسەی نیشتە ناسەرش یاگی گەنمێ و حاجە تێوەدن کە بە چیوەتەر بەکاری پێ چیوەتەر بەکارش بەرە مەڵایە مەلی لا کاروانیەکە ئەجۆژ ئی نانەشانێ سەرقاپ و یە قوڵێنەیەنێ کابرا ماچۆک عێراقیەکە خەڵکو و کفری ماچوو کاکە ئەمە فێڵیان لێ مەکەن ئەم عاڵەمە ئەم خەڵکە فێڵیان لێ مەکەن سەقاپەکەیشیان پێ بن و ئازانێ پاسەم زانو کە ئینە سەقاپ و ئی قوڵینێنێ ئینە هەر وەسیلەیە پێی جیاوازە هەر وەسیلەیە پێ چیەوە ئێمە ئیسێ قەدیم تقريبا تعدى نوعية شي وشاوش كذا إما يسا الآن من حن نقشي وبارا من حد نقشي وكلاوي قلدان أذكر وياقي شو خاوي بي لامبي من حد نوعي وحن نقشي وباري من كان نقشي شي وشكلو بي مردمي حتى شكلو هناري مثلا من هناري موش كان شكلو هناري تقريبا دوصلي رصداني هناري جداراني فرقوري يسن إنا نوتشنا تا بي تماشين يان شاري إنما إنا صنعت ما بين إنا شغل ما بين و پینێنان ما بەراوردن چیوێن حقیقە واقعا منیش ڕازیە ناچنیش من جەخوای بەزیا بۆ ئەپی توڵێنان و شش خەنەوەدا بەرمارو من 16 جەڕۆنە شەوەمەوە دەم و ڕۆیەوە تقریبا سعات کار و کاریگەری کە 8 سعاتێن ئەمن 16 سعاتی ئێدامەوە بەکاری علاقەی فرە وەشی چن ئینێ ئی شغڵیمەوە ئی کاریمێ چیوەتەر هەن ئەرێ وەڵا ئینە قسەی فریش مشۆ سەرکەرمێ چێوێنێن کە پاسە سەرسەریە ئەڵبەتە دەها بەرنامێ تاوە ئینە پڕکەرەوە بە حەدێوە ئی کارە زەریفەن و ئی کارە جیاوازن ئی کار و سەوەتێ ئینشایی دارشە دار ماچە یا تووڵە ماچە تووڵ ماشمەش من تووڵێ ئینە مەسەڵ جیاوازە پەیاگی سۆزی سەر و سفرێ بوو اینە میانی نەخشەمانی ماچە پێیاگی کەبابی ماکردن کە نەپێی کەبابی یا سنەتی شاگەرەکە ئینە قەدیم سنەتی بیان ئینە حتا من ترازی چمچنە وەشی کردن پێی وەزن کێشای قەدیم
ترازیە بینی مەسەڵ پنەژماچات دەسارە بە زوانی هۆرامی ئەینە دەسارە تقریبان تا دەڕقە من دەنوعین وردی پێیانگیر چنیە پێیانگوری پێ حاجە دوو دەست و سوکتەر پێی وەرو دەست و ئینسانی هەنیچ ما پێ هێنار چنیێمە و تقریبان 40-50 دانە هێناری دار و هەناریش منەچنا ساویش منەچنا بەڵێ ئینە هەری و نامە ئینە مەسەڵە ئیسە شاران ماوە ئینە نانەشانەنێ ئینە یاگێ چەمچە چنگاڵیا قەریم نەبیێن ئیسە من وە مۆشکردن ئینە عفوەکردی ئینە نانەشانەنێ ئینە نەشانێ پێیاگی نانی بۆ ئەسا نانشا سەرۆکردینە پس بەرعکس نییە نەشارێ نانێک شاهۆرکەنێنە جە ساجەکەی دانیشا بە خاتوانە نەخرابی و هەم چیەنە هەوا بۆ لە هەم سەرن یا پێی مێ وشکەدەی یاگی مێ وشکەدەێنێ کەجوەر و هامنیۆ منیا شەرێ هەمجە فەزاوێ ئاسمانەوە مەسەڵاتجێ هەواوێ سەرۆ وشکشکەرەوێ وەچی چەنە هەوام وەرۆ بە خەتانە ئێمەوە نەخراوی و وەش بەربەی ئینۆ سەبەت بافێمە ئەچم نەنێ چی وەشکردەیە ئیسە ئینمە ئینا هەن ماج گۆرەتەر هەن گۆرەشگەرەکە هەن وزیشگەرەکە ئەسڵ و ئەسڵیش ئینەنە یاگی کەبابی ئینە یاگی کەبابیێنێ دانشان مەخصوص وەشم کردن چێوانی فرێمە هەنێ فەقە متەسفانە ئیسە نیەنێمە دەسۆ کلاوە سەرێ چنوونە پێی هامنی پێی وەرە تاوی کاگو هەبا بەمێ ئەرخەوانی دووری گرمێەوە کچێ بلمێ شاخەکە باس و هەواری ماکە پێکەرە باس و شێرەژەنا و پیا و ماقوڵا و داریان قوڵی داریانیە گلبایی من بە ویرەوەری من تقریبان 490 نەفری عمل خۆشەکەن چاقەیمی عالا ئیسە بیان دەرە جوانە هیچ فکر و قەیمی شانیا بنێ ئێمە تقریبان 4 هەواری ما بینی داریان تقریبان 5,000 سەری حیوانش بین ئیسە زاوڵەکی ما چەم شاگن و حیوانی مەزانە حیوان چێشە ئانە مردمەکە دوور کۆتەنۆجە کشاوەرزی و جێ حیوانداری و ئینیشا ئەو سامەردم ڕۆن وەرێمە شخصوم بەبار و هەسەری ڕۆن ماودنە وایی جەشاوە متەسفانە ئیسا ئاشاو نشینیە نەمەنە نەمە 4 هەواری ما بینی جە ساڵە 4 کۆچی ماکردنی هەوار بە هەوار تالبانی ئاخر و قلە و کەش و داریانی متەسفانە ئیسا زمانە قەیمیە نەمەنن ئی شێرەژەنێ هەڵی زەژەنێنێ سۆحانە وەرزنەوە نانە پەچینە پێ کاریگەری پێ ئاڵفکەنی لێنێ زیاوە ئانێکێت دەرزەگەڵا ئارێنێ جەشاوە پێی لێ هەواری پێی ئینی پێی حیوانەکەیشا حیوانەکەی وەی کەرێنێ هەڵی زەکی ژەنێنی نانەکەی پەچێنی ئیسە بخوا قەسەم بڕیە پێ هەنێ حیوەتینە وشە چایکەرە مەورداوە چایەکەچ کەرە پێ پێ تبع واريو منطقة جو منطقة واريو ترى عارف مردم أرامش إيش حقوق كي يجرو بيوج من شوري أو سالف كنا بكاميرا دوام زمان قال لي كشنا عالف كني ولي عارف لي إيه وسيلة بريدة كفري بري شرط كم كمال وإني أولا شهاباتي شيء جواتشو قدنو شوار زوري أولا شهاباتي بخوابهم شنطاتهم لو أنا إني ما برديني ولاتيني ما مثلا نانو مردمی اینا بیانه ای حیوانداری بیان ای سبد بافیه بیانه ای متاسفانه کس حیوانداری مکرو کسی سبد بافیه مکرو حقوق گرانی فقط تنیا کسی و بالبخت و من حقوق منیا ای شغل ما حد ترک نکردن پینه نانو کلفتی برمارو بهترین چه ون اینه هر چند زحمتش فرن بلام هر ول والتر فرماوه واطل من بعلاقه وفره علاقه فره هنچنیش بلام چه بود چوکا گوها بخشی دام لقصه کرد فرماوه انسان اگر گرکش بو من پیامو من اینه نپی مردمو منطقه و ما هر منطقه ویش اگر هر کسی وگرکش بو کار کرو نانی و بدز بارو مشو آشغله که گیتن شکز نو باوش ادامه جو بنه تا اینانی بدز بارو ما وش کز بو باوش اما هرگز نامن اپونه کش کز بوری نچی کارویم موافق دینا سعی ئاگە وەشێ ئی ئاوە وەشێ ئی کەڵەکە وەشێ ئینە گر پێشکەش وشمە بە یاگەوە فرە وەشم بەڕاستی داریان محەممەد بەمە سەر و ئینەی قسەی کەرمێ چێژ بێن باعث کە بەڕاستی داریان ئەمە گەشتیارە ڕۆژ وە نەکەرا بەنامی خوای ئەروسلامەوە دەبوو حترای من خزمەتی وینەوە شەویستەکە ئی بەرنامەیە دەگاڵ داریانی بیە و هانەتەمە دایمیا و فەسڵیاژ
بيو باخو باخات وملك ظريفكاش وجقردي مهمتر بيو ملتي خلق خوداری و نوازیش بیان بعث و آنیک گشتیاری چه در ایران و چه بجاری ایرانی یا بیا پیداگاه دریانی. دەسەڵەش بۆ جوانەکەی داریان جۆچا دەگانە کە فرسەتش هەم پێ هەرمان کردەوە جوانەکە فرەتەر و هەرمانە جوانەکە لێ داریانیانە چێشن والله فرتر و هرمانیش ایسا بیایی هنر تما بیان بعث و آنیک پرورش مسایی جداگاه دریانی نه رونقش گرتن و تا ایسا 35 دانه پر مزارع پرورش مسایی جداگاه دریانی نه خریک کاروباری نه وی جوانی فرتر ج 35 نفر به صورت مستقیم خریک و کاروباری نه مجفال وایی چی نه ایسا فرا جوانا خریک و کار بومگردی و اقامتگاهی جداگاه دریانی نه چندان ئقامەتگاش نێتنە داریان والله شاید قبات نزدیکی شاید دهنا ایسا خریک و کاروباری یعنی وفرش شاید ایسا خریک یعنی دوباره شعبه کردن یعنی ساختمان چوکش حاضر کردن پی وهاره تشعو کردنی هەر پەروەرج مەزرعەوەی تاواتنیە پەروەرژماهیەوە چند نەفەرش گەرەکەینێ کە لێ پەروەرژماهیانە کارکەرانی بستگیج به پروژمایی که هنی دریان مثلا دوی حوزینی هنی یه حوزینی و هنی فرتر یعنی وقتی پالو ایشاش نفرقتی مثلا پینه که دانه که برانی هولاقداری و فرانی سایب آنی که ماشینی شهانی و بالصورت غیر مستقیمی شاین لیک به یرچوان دانی نفر جوانو شو اشتغال دایش ایجاد کردن چیکارنه بوومگەردی نگین و هۆرامانە کە بەڕاستی هەرچەند کە وەڵێنە واتم فرە یاگێەوە وەش و فرە یاگێەوە زەریف و معماری و سنەتی و معماری جەدی دەستشدان یۆیوە یاگێەوە فرە جیاواز دەشا چێگەنە وەشەکردنە پێ گەشتیارەکە مەیاپێ داریانی جارێ خۆ وارمازۆ وا وەختا بەرەومە ئێگە بە مدیریەت و کاک فەرامرزی ڕەشیدی وەشکریان و ساڵە فرۆجە گەشتیارەکە ڕوەکەرا ئێگە و جە ئەمکانات و ئێگە ئستفاڵە کەرا یاگەوە فرە تەڕوتەمیز و پاک و پوختەوە بە ویوە بە سڵاوەش وەراوەشەوە هەر پاسەکە دووربینەکەش نیشانە مڵۆ ڕوبەڕوومە حۆسچە ماساوان کە چنددانێ حۆسچێ نێئەچی منتەقەنەوە بەسڵا چێگەنە پشتە سەرەیۆ تا بەوە سەر و چەمومارۆی پاسەنیان سەر و چەمومارە کولەن حۆسچی ماساوانێ کەسانێوە کە مەیا پێگە هیچی تەبعەتە وەشە ئسفاڵەکەرا تاوا کە بابمایەوە فرە فارسیواتنیە خوشمەزە فرەوەش تاموەش چێگەچەنە سفارش بڵاو ئینەنە کە هەم ئێگە یاگێوەن بەڕاستیم تاوی ئستراحەتش نەکەری ئیمکاناتیەوە فرە دروست و حەساویشن دەگا داریانی ئێگەچە و ماواتنیە ئی کە پرێ ئالاچیقی ئی کە پرێ ئی وەرهێوانەچە یاگێەوە فرەوەشن کە ئەسرانە بەڕاستی چێگەرم تاوی پیاسێەوە کەری و چێەوە فرەوەش چێگەنە بوەرینە زاڵە وەشڵاکە و داریانی ڕۆخانەوەشەکە سیروانی ناپەشتە سەرێ منە ئێجە ڕۆخانەکە زەریفتر و ڕۆخانەکە چیشا زەریفتە تۆ زەریفەنی یا ڕۆخانە و سیروانی ڕۆخانەکە سیرانی وەڵا تۆ وەشڵێنی نامیڵ چ شەدە ئاوینە ئاوینە هیچ نامەکەی چ وەشەنە نامیش ئاوینانە ئاوینە لی کوچێکۆ داریانیەنە چ گەمێوە کردی ئالیسا و چنگل ئالیسا دانی هەر بیوبی ئالیسا و چنگل ئالیسا بیو هەم لە قوان و چێومە کردی بەڵێ ئتر چن ئینی بازی و بابا ماماڵ هەنێ گۆری و بابە گۆڕ چی شاپ نەماچی ماما و مامام و باوە ماماڵ نامیش چی شێنە ڕێحانە مرادی ڕێحانی مرە ماماڵ ڕازە تا پێگەڵنەوە قسەی وەشی تا پێکەرەوە ئەرێ ئادە بزانم کام ڕازش پێگەڵمان دێوە ڕازۆ ماما لە گوجی ماما لە چیشی ماما لە گوجی زانی کوچی وش گێڵنی وە کوچانجلیوە زووی دڵشیەوە ئێشە لێوە واچە ماما گیان ڕازەکەم پێگەڵمە ئاڵ حیفزشکەرێ خاس ئەوی دەحفامە بگەڵنە شۆ پێمە خاس ئافرین
تۆ نامۆ چێشن ئاژین ئاژین فرە تووڕن ئارژین چی تووڕەنی تووڕەنا ئۆ دەشتە وەرکۆتن ئاخر دە چی چێش بیان چیش قۆمیان پیس بێنە پیس بێن دقەوەکە ماڵە کەملیوە یانە ئەڵاو شۆرۆشە خاز ئیسە شعرێوە هۆرامی مزانی بوانە شۆ پێمە خەرامیە من مەزان فقەڵمە فارسیە مزان ئەلعانەکەتی یارو شعرەکەوەنەوە تاتێ تاتەگیان یاخواش بیفێستا هاری گەژی ئاوات و تاسان تۆنی هیز و هەناسان تۆنی بینایی چەمان تۆنی قەموەر و خەمان تۆنی تاتە ئەڵایارەوە بۆ چەنی تو شالا بپاک وازانە فەیەکی وەش ئانە پرێن ماچا شعرێ هۆرامی حاڵبی ئیسە وڵمە تەکنە قەڵمەکە بعد ماولوێ یانە تەمیز شوریش نامە چێشەنە گیان پەرنیا محمودی پەنیان مەحمودی عینەکەش نای چەم منەوە کورتەی سوورشکردنەوە ڕووسری دان سەرە شەرە و قشیش پێگەرە ئاردێنیش و گەرەکشا شعرە بووانەوەێ بەڵێ شعرە وەشەمە پێ بووانەوە شارە زمسانی بوون زمسان زمسانی وەروەوارۆ کەشوکۆی خاز بنارۆ مروچڵەکەی سەرپاسارام نیشاوێ لە قودارە بەشکەمی و کۆمەکی و کەرۆ دالێ و چێشاپەی بەرۆ هورزە مشتێوەدانێ بەرێ کەرێ ئابانێ باگردێ پێوە بوەراتۆ ئاخر پێکەرە ئافرین بۆ جاوەختە تۆ دانە و نانە ڕقی و چێ و زیرە پێمریچڵە بەڵێ و زیێ ڕاستواچێ ئەگەر بیا باڵکۆنەکەمان بزووەرە پێشام وەرە کۆنی نازاوڕێ کون بە ساوتشان سیا و سنگم دی جەهەواوریشان ئازیزە پی جۆرە ئەمەمێ کۆتایی بەرنامە ئاروشمە وەشحاڵەنا جارێوەتەر مێمان و یانۆشمە ئازیزان بێمێ ئارۆ تا بەرنامێوەتەر و دەگەیوەتەر جەهۆرامانی گردە تاخوا حافستا بۆ